خۆشەویستان میوانەکانی کەفتەیەکی توریزەدەر بەخێر بێت ئەو بەڕێزانی کە لە لایڤەکانمان بینین لە ماڵپەڕە کۆمەڵایەتیەکان لە فەیسبووک لە یوتیوب لە چەناڵەکەمان کەفتەیەکی توریزەدەر وەکو باسێکین ئەم جارێک بە درێژایی 5 ساڵی ڕابردوو ئەم شارەمان پڕکردووە لە گۆرانیی مۆسیقا تەحەدای خێرانەکانمان کردووە ئەوش بەتەنیا بە خۆمان نا بە هاوکاری کۆمەڵی هونەرمەندی میلی خۆبەخشی زۆر دڵسۆز کە هەموو کات ئامادە بوون بەبێ بەرامبەر ئەوەی کە هەیەنە پێشکەشی وکردنەوەیش هونەرە هونەری گۆرانی مۆسیقایە ئەمڕۆ بە خێرەتی خاڵە عوسمانیش بین ئەمە جاری کەفتەیەکی توریزەدەر کار عوسمان مەریوانی کە هەموو جارێ لێرەیە ئەم بەرنامەی ئەمڕۆ تایبەتە بۆ هونەرمەندی ناوی دەمخۆش کاک بەرزان جێزەڕەشی بە هاوکاری کاکە مەریوان عەبدوڵڵای دڵسۆز کە سەدان ڕۆژ لەم کەفتەیەکی توریزەدەرشتە بەخۆی و هەنەرەکانی لێرە بەخێوە خێزماندوو لە ماسیانە ئامادە بووە خزمەتی پایتەخت ڕۆشنی بکە سوپاسیان دەکەم هێوارەتان بەڕێ لە گۆرانی مۆسیقا ئێمە دەستەکەین بە بەرنامەکەمان هیوادارم ئێوە شاوکارمان بێت بەخێر بێ کاک بەرزان جان ئەتوانی بەرنامەکان پێشکەشی بهێنن خۆشەویستەکان خوش بەهۆن گوێ بستان خۆ بێت
سپاس بخیر بی کاک رزگاری زموږ کوزګار سپاس کاک ملک محمود شاه اومده کاک کامران کاک رزگار همو برای زکر شیطان سپاس آنه کنید کسان خود
پێم خۆشە تاکە کە بەرزان شوێگەیە گەڕیانی کاک عوسمان مەریوانی یەک بەرانی منجارە بۆ بڵێ کاکە جوان ڕۆ بەیەت کاک جوان ڕۆ کاک ڕۆژیان بەخێر بێن سەرەحمەدجان بەخێر بێن کاک پەرویزجان بەخێر بێن کاک جوان ڕۆژیان ئەتوانی کەشی بەری ئەگەر حەزەکەی شەشان با گودێ بەرانی مادەم ئەگەر بەشم شاڵ گەڕیان تر خۆشی شەیە ئەیارانەکەمان بۆ لە جارەگەریان کاوسمان مەریوانی وەکو پێم وترێمە چەندین جارەیە خۆ بەخێر بێن خزمەتاوم سپاس کاک ڕزگارگیان توزدا خۆشەویست و ئازیزان ليست يا سالمي أي باباني ماويم تبدا من الشيطان خاويم أغيار
دست فوز قالوا بكم بدي هواء لقوا عينا ابو قيمه ابو داين دو لكن بقولين تلك اصلا توزك دست فوز شنو ولا كان برزان جاره دست خوش بيطلع ماشي عارفه كاك رحمن مقابل ما مدى سجل جاي بقولين شاط حاضر او ليلى والله ليلى سريع شادي خوش هاتي بس ضربة كاك برزان يجيب هذا من كويه ما في ششبه
حەزم کە ئاسمانە گۆرانی شادمان پێشکەش بکە بەس ئەو تیمپۆی 120 زانێت باش بێت کاکە جوانڕۆژ پارچەشم شادمان پێشکەش بکە بەس تیمپۆکەیە زیاد وە سەریع نەبێت ئەڕۆڵە لێلەکەی هەیە چییە؟ كل حزين بسمين امشي خوشه امشي خوشه يا والله ليش خوش والله كان يخش ليش سويت Gölge tamam. Yeah.
داوای لێ بنەکەن کەڵی کردێ بێ کەشکەر بە کاناڵەکان فەیسبوک تەلگرام هەمووی مساکانیش اینستاگرامیش دەست خۆش بە کاوسان طبعا ئەمڕۆ بەرنامەکەی کاک بەرزان یەکەم داوای لێ بردن لە کاک بەرزانەکەم بەرنامەکە تایبەت بوو بەڵام کاک عوسمان میوان بوو کاک عوسمان دێرینی ڕۆژهەڵاتە کە میوان بۆ حەزم گرم ڕۆ لە بەرنامەکە بۆ جا بێت داوای لێ بردنەکەن فەرموو بەرنامەکە لە پێشکەشەکەن کاک بەریوانکە من أو داخلكم ليه حتى گۆرانەکەش حەزەکە نەگەر کاک مەریان گۆرانەکە حازرە؟ حازرن گۆرانەکە مەگە پارچەی ئەوشم چوان پێشەشە چای دۆڕتۆ کاک جوانڕۆ پارچەی مۆسیقاتان پێشکەش ئەوە تەکبیرێکەکەم بێکەوە بس موسيقى والله ما تجيب كان جوانا بو كاسي نام فلاشي اساس دوا هنرمندی خوشویست که جوان روی بالابان کین پارچه موزیک من پیشش می‌کنم و استاجان یارمەتیمەی کاک مەریوان هیلاکە ئێمە گرنگەوەیە ئەو پەیامی کە هەیە پێشکەشکردنی گۆرانی مۆسیقایە لەم زەمانەیە کە هەیە زەمانی قەیرانانە سپاس بۆ هەموو بەڕێزانەی لە پێنجەکە هەموو چالاکیانە بەخۆبە خۆش لە کارکردێکی توریست دەدەست پێشکەشکریا بۆ بە درێژایی پێنج ساڵ بە هاوکاری ئەم بەڕێزانە مەسەن کاکاوبەشەوە سامڕۆ دەمێکە ناتبوومەوە بەڵام مهمەوەیە ئەم لە یەکەم ڕۆژە لەمانە بە کارگورانی خۆشەویستە کاگرزگار خۆشبەستانە لێرێ وەستا ڕەحمان لێرێ برادران کاگاران هەموو خۆشەویستانەی کە لێرنەوە زامە لەبێ ئەوشی لێرێ مهمەوەیە بە درێژایی پێنج ساڵ هەموو چوارشەمەیەک لێرە ئەم چالاکی پێشکەش کراوە بۆ ئەوەی گۆرەمی بەردەوام بێت بۆ چالاکی هونەری بەردەوام بێت لەم شارەیە شوشاري كردين شوشاري قالمرة بيادي
سوزەمە خۆش سەڵای بە کاکەزمان ڕۆژ پێشەوی دەست خۆش کاکەزمان ڕۆژان ئەگەڕێنەوە لای بەرنامەکان ئایا شمشاڵە ناگونجێ لەگەڵ گۆرانەکانی کاکە بەرزانە لەگە گۆرانە شادەکانە ناگونجێ چ تەبەقەیەکە سۆڵۆ لە سۆڵەوەی لە کاک بەرزانە لەکوێ لە ئەمەشی نێ
شارجە سپاس بۆ هەموو کۆمنتە جوانانە سپاس بۆ کاکە جوانڕووی باڵەبان و کێسە جوانڕووی شمشاڵە لەمەڕە دەست خۆش کاکە جوانڕۆ سپاس بەرنامەکانی کاک بەرزەمە بۆ لاقیۆمەخوار چەند بەرنامەی ماوەی بەرنامەکەی تەواوکە بەڵام گرنگەوەی ئەمڕۆ کاوسمان میوانیش نەبوو ساحب ماڵە هاتە ناو بەرنامەکەی کاک بەرزەمە و کاک بەرزەمی دڵنیام پێی خۆشە سوود لە ئەزمموی کاوسمان و لە ژیرت کە پیاویش لەژەندێکی دێگە کاک بەرزەم تۆ فەرموویتەوە شوێنەکەی خۆت بە پێشەکردنی بەرنامەکان ئێمە هەموو چوارشەمێک لە کافترەیە کەلتوری زەردەشت یان بە پێچەوانی هەموو شوێنەکانی تر کە لای موزیکی تەیە لێرە بەبێ بەرامبەر بەبێ بلیت بەبێ هیچ شتێک تەنها بۆ خزمەت و هونەرە هەموو کاترێت بە درێژای 5 ساڵی ڕابردووە برادران شایەت لە مۆسیقیانە میان خۆیان بەبێ بەرامبەر لێرە ڕەنگە کەسێکی کاژاڕۆ بە مەبلەغێکی زۆری ناتێ بەڵام بۆ ئێرە لەبەر خۆی کاوسمان جەندەمە خۆش کاوسمان ڕۆژهەڵاتی بارحاڵ لای من هەر کاوسمان مەریوانی و کوردستانی و ڕۆژهەڵات دەستی خۆش کاوسگەز خۆش إجازة من الدم Thank you.